خۆشەویستانم نیعمەتەکانی رب العالمین زۆر و زەوەندەن بەسەرمانەوە لە نەفسی خۆمان لە دەوروبەرمان هەموو ئەو نیعمەتانەی کە لە دەستی رب العالمین خۆیان ماونەتەوە و بەسەرمانە عەتای ئەکا ئەو نیعمەتانەی کە ئێمە تەملیکی ئەکەین و ئەبینە خاوەنی هەموو ئەم نیعمانە ئینسان لە بەردەم هەر کامیانە بوەستێ گەورەی رب العالمینی بۆ دەرئەکەوێت و سەری سوژدە بۆ ئەو نەوی ئەکا یەکێک لە نیعمەتەکان کە چەندین کاری پێ سپێرراوە لە لاشەی مرۆڤە کە کەم هەیە لە لاشەی مرۆڤ ئەوەندە کاری پێ سپێررابێ بەڵکو زۆرێک لە زانایانی مرۆڤناس ئەڵێن هیچ بەشێکی ئینسان نییە بە ئەندازی ئەو نیعمەتەی خوا کاری پێ سپێررابێ ئەویش بریتیە لە زمان ئەرکی زۆر گەورەی لەسەرە بیرکەرەوە ئەم زمانە ئەم هەموو چێژە وەرەگرێ لە ناو شیرینیە هەزاران شیرینی جێ ئەکاتەوە چەندین جۆری شیرینی ئەخۆی ئەو تەحدیدی ئەکا کە تامی چییە و چۆنە لە ناو سوێریەکانە لە ناو ترشیەکانە لە ناو تاڵیەکانە هەموو جۆرەکانی چێژەکان ئەنواع جۆری خواردن چاوت نوقابێ زمانت ئەزانێ ئەمە چ خواردنێک چ دەرکێکە خوای گەورە داوێتی بەم زمانە کە هەندێک پێیان وایە عەقڵی دووهەمی ئینسان بریتێ لە زمانی ئینسان ئەوەندە کاری گەورەی پێدراوە ڕقی و نەرمی گەرمی و ساردی هەمووی کاری ئەمە گیان ئەکاتەوە هەموو پێت ئەڵێ کامە بۆ تۆ باشە بخۆ کامە باش نییە مەخۆ کامە لاشەی تۆ داوای ئەکات و چێژی لێوەرەگرێ کامە چێژی لێوەرناگرێ لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێک چێژەکان جیاوازیان هەیە هەندێک لە مرۆڤەکان چێژێکی زۆر گەورە لە جۆرێک لە شیرینی ئەکەن مرۆڤێکی تر ئەو چێژەی لێ ناکە جۆرێک لە خواردن ئەمیان پێخۆشە ئەوی تریان پێخۆش نییە ئەمە هەمووی بڕیاراتی زمانە کە رب العالمین کردێتە عەقڵی دووهەمی ئینسان زمان بە بەردەوام بە بەینی دانەکانە یەت و ئەڕوە هەموو خواردنێک کە تۆ ئەی خۆی لیکی ئەو نەرمی ئەکاتەوە وهای لێ ئەکا کە حازر بێ بۆ قورگی تۆ بە قورگتا بە ئاسانی بچێتە خوارەوە بیرکەنەوە هەندێک جار بە حاڵ دانمان بەر زمانمانەکە چ ناڕەحەتێک ڕۆمانتی ئەکە دەی وەرە ئەم زمانە شەو و ڕۆژ لە بەینی ئەم دانانە لە بەینی ئەم ئاشانە یەت و ئەڕوا جارێک بریندار نابێ رب العالمین حساسیەتێکی وهای داوەتێ زوو ئەگەڕێتەوە پێش ئەوەی دان فریاکە قەپاتی کە ئەو شوێنی خۆی گرتوێتەوە ئەگەر بێت و لەسەر یەک تیکە ئێمە شکری خواکەین بەخوا ئەبێ هەتا مردن سەر لە سوژدا بەرز نەکەین وەرە هەر بۆ زمان بزانە چه قسەیە بۆ تۆ ئەکا چی ئەڵێ رب العالمین باسی نعمەتی زمان ئەکا ئەلەم نەجعل له عینین وەلیسانە وەشەفەتەین ئەرێ ئێمە بە ئینسان نەمان بەخشی و دوو چاوی جوان و گەش و پێی ئەبینێ ئەی دوو لێومان نەداوەتێ ئەی زمانمان نەداوەتێ ئەمە هەمووی نعمەتی خوا نیە بەسەرتەوە کە دەرکی پێ ناکەیت و هەستی پێ ناکەیت ئەگەر لێوت نەبوایە چەند وشە هەبوو تۆ نەت ئەتوانی دەری بڕی ئەی ئەگەر زمانت نەبوایە چۆن لە یەکترمان حاڵی ئەکرد و چەندێک کاتمان پێویست بوو بۆ ئەوی بتوانین یەکتر ئاگادارکەین هەر ئەم زمانەیە فێرە بێ بە چەندین شێواز قسەکە بە چەند زمان قسە بکە بۆیە زمانەکان ناویان لێ ناوە زمان لەوە ئەچێ یەک زمان هەبێت و یەک زمانت هەیە بە 5 جۆر زمان قسە بکە بۆیە ئەڵێن ئەم کەسە 5 زمانی هەیە وەکو وایە 5 زمانی هەبێ خوا پێ عەتا کردبێ هەموو ئەم نەبەڕات و سەوتانەی کە دەرئەچێ و ڕێک ئەکرێ لە هەموو حیاتی تۆیە بە زمانە زمان بۆتەکە زمان بۆتە ڕێکەخا بۆیە ئێمە لە بەردەم ئەم نیعمەتە زۆر گەورە کە ئەوەستین هەز بە زەلیلی و عەجزی خۆمانەکەین هەز بە دەسەڵاتی خوایەکی زۆر عەزیمەکەین